ئەم کاتتان باش. تاوتوی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر دانیشتنی ئەمڕۆی پارلەمان و ڕۆڵی پارلەمانی کوردستان وەکو مەرجەعێکی باڵا لە یەکلایکردنەوەی کێشەکان و بە دوواداچوون بۆ ئەو یاسایانەی کە خۆی پەسەندی کردووە و هاوکات سستی پارلەمان وەکو هەندێک دەڵێن لە بینینی ڕۆڵی ڕاستەقینەی خۆی. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە لە شاری هەولێرەوە میوانداری عەبدوڵڵای مەلانووری پارلەمانتاری فراکسیۆنی گۆڕانمان کردووە لە پارلەمانی کوردستان. کاک عەبدوڵڵا ئەم کاتت باش و بەخێر بیت. هەموو کاتان باش، زۆر سپاس. بەڵێ کاک عەبدوڵڵا گەر بکرێت باسێکی دانیشتنی ئەمڕۆی پارلەمانمان بۆ بکەیت و چی بوون ئەو بڕیار و مادانەی کە گفتوگۆیان لەبارەوە کرا. بەڵێ دیارە دانیشتنی ئەمڕۆ درێژکراوەی دانیشتەکانی دوێنێ بوو بۆ قسەکردن لەسەر پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی خێزان و لە دوێنێەوە تاوەکو ئەمڕۆ کە من هاتووم بۆ ئەم بەرنمەیە دوو مادە پەسەند کراوە و ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی ئەم پرۆژە یاسایە یەکێکە لەو پرۆژە یاسایانەی کە بە شێوەیەک لە شێوەکان لە پەرلەمانە جۆرێک لە کۆدەنگی لەسەرا واتە ئەتوانم بڵێم جیاوازدا هەندێک لە پرۆژە یاسای تر هەموو دەسەڵات و هەم ئۆپۆزیسیۆنی کۆ کردووەتەوە لە هەموو لایەنەکانی کۆ کردوێتەوە و ئەو دوو مادەی کە پەسەند کراوە لە ڕاستیا دوو مادەی گرنگ بوون کە باستا جۆرەکانی تونند و تیژیەکە و باس لە ناوی پرۆژە یاساکە بوو کە و هەروەها ئەو پێناسانە بوو کە بۆ دەستەواژەکان ئەکرێ تا ئێستا ئەمانە کراوە لەم یاسایەوە و ئومێد ئەەکەم باقی مادەکانی تری کەماوەتەوە بە شێوەیەکی باش پەسەند بکرێەوە ڕەنگە بە دەرچوونی ئەم یاسایە و گرنگتر لەوە بە جێبەجێکردنی ئەم یاسایە دەرچواندنی ئەم یاسایە بتوانێت ڕۆڵێکی گەورە بگێڕێ لە کەمکردنەوەی تونند و تیژی خێزانی کە زۆر جار ئەبینین تونند و تیژەکان لەلایەن پیاوە دژ بە ژن یاخود لەلایەن دایک و باوکەوە دژ بە مناڵ یاخود لەلایەن براوە دژ بە خوشک و دایک یاخود بە پێچەوانەوە واتە ئەم یاسایە بە دەرچوونی وێڕای ئەوەی کە چوارچێوەیەکی یاسایی یاخود جۆرێک لە سزا بۆ ئەو تونند و تیژانەدا ئەناوە ئەتوانم بڵێم ڕۆڵێکی کاریگەرێک ئەبینێ لە کۆتایی هێنان بە کۆمەڵێک دابوونەریت کۆمەڵێک کولتور کە لە ڕابردووە ئەزمون سەلماندوێتی دەرئەنجامی خراپی کۆمەڵایەتی هەبوو. بڵێ کاک عەبدوڵڵا بڵێ کاک عەبدوڵڵا بەپێی بڕگەیەکی بڵین پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی هاتووە کە بڵین ئەو ژنەیان ئەو ئافرەتەی کە سکاڵا لەسەر کەسێک تۆمار دەکات دەبێت ماوەی 48 کات ژمێر لەلای حکوومەت بمێنێتەوە بە مەبەستی پاراستنی. ئێوە وەکو فراکسیۆنی گۆڕان ڕاو بۆ چوونتان چی بوو سەبارەت بەم بڕگەیە؟ لە ڕاستیا هێشتا ماوە قسە لەسەر ئەم بابەتانە بکەین. وەکوتم ئێمە هێشتا لە مادەی دووەماین هاتوون بۆ بەرنامەکە لە ڕاستیا نەچوێتە سەر ئەو مادانە قسەی لەسەر بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو فراکسیۆنی گۆڕان بەو پێی ئێمە خۆمان ئەو پرۆژە یاسایەمان پێشکەش کردووە ئەگەرچی لەلایەن فراکسیۆنەکانی تریشەوە پرۆژە یاسایەک بە هەمان شێوە پێشکەش کراوە بۆیە وەکو فراکسیۆنی گۆڕان بە شێوەیەکی زۆر جدی بەشداری ئەەکەین لە دەرچواندنی ئەو یاسایە بە شێوەیەک کە خزمەتێکی گەورە بە کۆمەڵگە بکە بە تایبەتی دانانی کۆت و بەند یاخود دانانی سزا لەسەر ئەو کەسانەی کە ڕۆڵیان هەیە لە تونند و تیژی خێزانیە. ئێمە زانین لە ڕابردووە کۆمەڵێک دەرکەوتەی کۆمەڵایەتی هەبووە لەوانە خۆسووتاندن لەوانە کۆمەڵێشتی تر دەرئەنجامی خراپی لەسەر کۆمەڵگە هەبووە و زۆر جار مناڵ و باوەڵین ژنان لەم هاوکێشە قوربانی یەکەم بوون بۆیە هەوڵە دەین بە دڵنیاییەوە یاساکە بە شێوەیەک دەرچێکە خزمەتێکی گەورە. کاک عەبدوڵڵا مەبەستی من ئەوە بوو دەوترێت کە لەناو پارلەماندا مشتومڕ لەسەر ئەو مەسەلەی 48 سەعاتە دروست بوو پارلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕانیش دەڵێت کە ئەمە شتێکی ئاساییە و لەناو کۆمەلگای ئێمەدا ئاسایە لە کاتێکدا پارلەمانتارێکی فراکسیۆنی کوردستانی دەڵێت لە ڕووی کەلتور و بەپێی بڵین کەلتوری کۆمەلگای کوردەواری ئەمە مەقبول نییە کە ژنێک 48 سەعات لەلای حکوومەت بمێنێتەوە. مەبەستی من ئەوە بوو. ببوورە ڕێی ئێمە لەسەر ئەو بابەتە بە دیاریکراوی ئەوەیە کەسێک کە مەترسی لەسەر ژیانی هەبێ ئەشێت پەنا بۆ حکوومەت بە ئەشێ پەنا بۆ هەر کەسێکی تر ببە ئەو دواتر لە بیریشمان نەچێ حکوومەت دەستگایەکە نوێنەرایەتی خەڵکەکەوە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە و دام و دەستگای تایبەت و دیاریکراو هەیە بۆ پەنادان یاخود بەداڵەدانی ئەو ژنانەی کە مەترسیان لەسرە
ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان پێمان وایە بوونی ئەم جۆرە دەستگایانە بوونی ئەم جۆرە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ دەڵدانی ژنان بەڵام بە شێوەیەکی گونجاو نەک با بڵێن ناکرێت پێمان وابێ ناگونجێت لەگەڵ کولتورە کۆمەڵایەتەکە چونکە ئەسڵی دەرچواندنی یاساکە بۆ کۆتایی هێنانە بە کۆمەڵە کەلتور کە لە نەتیجە دەرئەنجامی خراپی لەسەر کۆمەڵگە و بە تایبەتی خێزان بەجێهێشتەوە بە تایبەتی تر لەسەر ژنان و بۆیە هەر جۆرە ڕێکاریەکی یاسایی کە بتوانین پێمان وابێ خزمەت بە کۆتایی هێنانی ئەم کەلتورەکە نەک ناکرێت پێمان وابێ لەگەڵ عورف و کولتورە ناکۆکە یاخود لەگەڵ با بڵێن دابوونەریتە کوردەوارەکان ناکۆکە بەڵکو ئەبێ دابوونەریتەکان بەلاو بخەین و ڕێکاری یاسایی گونجاو بۆ کۆتایی هێنان بە ئەم نەریتانە بهێنین لە بیرمان نەچێت بە پێی کۆمەڵێک داتا بە پێی کۆمەڵێک بە دوواداچوون ڕۆژانە لێرە و لەوێ ژنان مناڵان و بگرە پیاوانیش هەندێک جار قوربانی توندوتیژی خێزانین بۆیە بە دڵنیاییەوە هەر ڕێکارێکی یاسایی کە بزانین خزمەت بە کۆتایی هێنان بەو دابوونەریتانەکە ئێمە پشتیوانی لێک. بەڵێ کاک عەبدوڵڵا گەربێنە سەر باسی ڕۆڵی پەرلەمان لە بە دوواداچوون بۆ بڕیارەکانی خۆی ئایا پارلەمانی کوردستان دانی ناوە بە بڕیارە حەفدە خاڵەکەی خۆی کە لە 23/2/2011 بڕیار بوو بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر دانی پێداناوە ئەوەندەی ئاگادار بن تا چەند بڵێن ئەو بڕیارانە ئەو حەفدە خاڵە چوونەتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ بڕیارە حەفدە خاڵەکە لە سەروبەنی خۆپیشاندانەکانی خەڵکی کوردستانە دەرچوو و لەگەڵ ئەوە کە من ئەو کات پێم وابووە ئێستاش تا ڕادەیەک دەرکەوت کە دەرچواندنی ئەو بڕیارە هێندەی بۆ چۆڵکردنی شەقام و هێندە بۆ ئەوە نەبوو بڕگە و مادەکانی وەکو خۆی بڕاتە بواری جێبەجێکردنەوە دیارە ئەم بڕیارە بەڵێ پەرلەمان دانی پیاناوە لەگەڵ دەرچواندنیا کە زۆرینە دەنگی پێدا واتە پەرلەمان دانی بە بڕیارەکەی خۆیان ناوە باڵێن بڕیارەکە بڕیارێکی متمانە پێدراوە یاخود دەنگ پێدراوە لەلایەن پەرلەمانەوە دان پیانراوە لەلایەن پەرلەمانەوە بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ئەم بڕیارە چەند چوەتە بواری جێبەجێکردنەوە لە ڕاستیە وەکو وتم لە ڕابردووە من پێم وابوو و کۆمەڵێ لە برادرانی تریش پێیان وابوو ئەم بڕیارە هێندەی بۆ ئەوەیە شەقام سارد بکرێتەوە شەقام بنێرێتە ماڵەوە هێندە بۆ ئەوە نییە جێبەجێ بکرێت بە بەڵگەی چی لە ئێستا کۆمەڵێک بە ئێستاشەوە کۆمەڵێک لە بڕگەکانی ئەم بڕیارە حەفدە خاڵێت تا ئێستا نەچوەتە بواری جێبەجێکردنەوە لەوانە قەرەبووکردنەوەی کۆمەڵێک لایەن کە لە سەروبەنی خۆپیشاندانەکانە زیانیان پێگەیشتووە لەوانە ڕەنگە یەکێک لەوانە تەلەڤیزیۆنی نالیابێ کە سووتێنرا بەڵام بەپێی زانیاریەکانی من تا ئێستا قەرەبوو نەکراوەتەوە چەندین لایەنی تر لەوانە تەلەڤیزیۆنی گۆڕان چەندین رادیۆ و لایەنی تر کە زیانیان پێگەیشت ئەمە لەلایەک بەشێکی ئەتوانین بڵێن جێبەجێ نەکراوە بەشێکی تر ئەگەر بەشێکی تری جێبەجێ کراوە بەڵام بە کرچووکاڵی جێبەجێ کراوە لەوانە بۆ نمونە لە بڕگەیەکی باسی ئەوە ئاکا پێویستە سەرۆکی حکوومەت و وەزیری پێشمەرگە و وەزیری ناوخۆ بێنە پەرلەمان لە ڕاستیە ئەمە لە ڕووی شکلێەوە جێبەجێ کرا سەرۆکی حکوومەت هاتە پەرلەمان وەزیری ناوخۆ هاتە پەرلەمان وەزیری پێشمەرگە هاتە پەرلەمان بەڵام چەسپاندنی ئەم بڕگەیە بە حکمت لە چەسپاندنی ئەم بڕگەیە بۆ ئەوە نەبوو ئەم بەڕێزانە بانگێشکێنە پەرلەمان و قسەی خۆیان بکەن و بڕۆن بۆ ئەوە بوو لە پەرلەمانە گوێبیستی ئەوە بین یاخود بە بەڵگە بیسەلمێنین کە لە چوارچێوەی دەسەڵاتە یاسایەکانی ئەوانە چەند کەمتەرخەمی ئەنجام دراوە چەند تاوان ئەنجام دراوە بەرپرسیارەتی ئەوان بەرامبەر بەم کەمتەرخەمیانە چییە و دوجار ڕۆڵی پەرلەمان لە لێپرسینەوە لەگەڵ ئەم بەڕێزانە چییە ئێمە بینیمان وێڕای ئەوەی کۆمەڵێ بەڵگەی دروست خرايا رو يراي أوي كومالك دان بياناني دروس لەیان سەرۆکی حکوومەت و وەزیری پێشمەرگە و وەزیری ناوخۆ هەبوو کە کەمتەرخەمی ڕووی داوە کە تاوان ئەنجام دراوە بەڵام بینیمان پەرلەمانی کوردستان جارێکی تر متمانەی بۆ بەڕێزانەدایەوە ئەمە پێمان ئەڵێ بانگێشکردنەکە یاخود چەسپاندنی بڕگەکە لە ناو بڕیارەکە تەنها لە ڕووی شکلیەوە بوو بەڵکو لە ڕووی بابەتیەوە نەبوو ئەگەر بمانێ بڵێن ئەم بڕیارە تا چەند جێبەجێ کراوە لە ڕاستیە ئەو تاوانانەی کە لە چوارچێوەی دەسەڵاتی ئەو بەڕێزانە ڕووی دابایی ئەوە بوو کە متمانیان لێ وەربگیرێتەوە ئەمە جگە لەوەی کە لە چەند بڕگەیەکی ترا باستەوە کراوە کە هێزی پێشمەرگە بێلایەن ئەکرێ کە تەنها هێزی پۆلیسی چالاکە مەدەنیەکان چاودێری خۆپیشاندانەکانەکە کە لە ڕابردووە بینیمان جارێکی تر ئەم بڕگە و مادانە پێشێل کرایەوە
لە بەرامبەرە بەرپرسیارەتی پەرلەمان بەداخەوە چ لەم بڕیارە و چ لە کۆمەڵێک یاسا و بڕیاری ترا کە لە ڕابردووە دەرچووە ئەتوانم بڵێم وەکو پێویست نەبووە بەگەڕانەوە بۆ دەسەڵاتەکانی پەرلەمان دەسەڵاتە یاسایەکانی پەرلەمان کە دوو دەسەڵات یاخود دوو ئەرکی سەرەکیە ئەرکێکیان دەرچوواندنی یاسایە ئەرکێکی تریان بەدوادا چوونە ئەتوانم بڵێم پەرلەمانی کوردستان تا ڕادەیەکی باش تا ڕادەیەک نەک تا ڕادەیەکی باش توانیوێتی ڕۆڵی هەبێ لە دەرچواندنی یاسا بەڵێ کاک عەبدوڵڵا بەدیوەکەی ببوورە کاک عەبدوڵڵا یەکێکی تر لە خاڵەکان بریتیە لەوەی کە بڵێن نابێت بەبێ بڕیاری دادگا و دادوەر هیچ کەسێک لەو کە بڵێن لەوانی کە بەشداریان کردو لە خۆپیشاندان بەهۆی بەشداریکردن لە خۆپیشاندانەوە دەستگیر بکرێن بەڵام بە پێی راپۆرتەکان ئەم حاڵەتەیەش تا بەردەوامە وەکو خۆشت وتت قەرەبووکردنەوەی ئەو شوێن و جێگا و لایەنانەی کە زیانیان پێگەیشتووە ئەمەش نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئێوە وەکو پارلەمانتاران ڕۆڵتان چی بووە و تا چەند بە دوواداچوونتان بۆم کارانە کردووە بەڵێ دیارە ئێمە لە بیرمان نەچێ وەکو پەرلەمانتار بەشێکی لە دەستگای پەرلەمان واتە ئەندامێکی ئەو دەستگاین و ئیجراعات و بەدواداچوونەکانی ئێمە بە پێی ڕێکاریە ئوسوڵی و یاسایەکان ئەبێ لە چوارچەوەی پەیڕەوی ناوخوا بێ واتە ئەبێ ئێمە بمانەوێت هەنگاوەکان هەڵنین ئەبێ لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمان و لە ڕێگەی لە چوارچێوەی بڕگە و مادەکانی پەیڕەوی ناوخوا ئەنجامی بدەین دیارە ئێمە لە ڕابردووە وەکو فراکسیۆنەکەمان وەکو ئەندامانی پەرلەمان چەندین جار هەوڵمان داوە کار بۆ جێبەجێکردنی ئەم بڕگانەی بڕیاری ژمارە یەکی ئەمساڵ واتە بڕیارە حەفدە خاڵەکە بکەین و هەروەها چەندین یاسای تریش بەڵام بەداخەوە وەکو پێویست هاوکاری نەکراوین یاخود لەمپەر و ڕێگریمان بۆ دروست کراوە وەکو جەناب و ئاماژە و پێدایەکێک لەو بڕگانەی کە پێویست بوو جێبەجێ بکرێت ئەوەیە کە نابێ لە دەرەوەی یاسا لە دەرەوەی بڕیاری دادگاوە کە هیچ کەسێک دەستگیر بکرێ بەڵام ڕۆژانە ئەبینین خەڵک لە دەرەوەی دادگاوە لە دەرەوەی بڕیاری دادگاوە ئەگیرێ یاخود لێ ئەدرێ یاخود تاوان ئەنجام ئەدرێ کەچی پەرلەمان بێدەنگە بە دیوێکی ترا ئەبینین وێڕای ئەوەی لە هەمان بڕیارە و لە بڕیاری ژمارە دووە کە بەداخەوە تا ئێستا بڵاو نەکراوەتەوە بڕیار لەسەر ئەوە درا ئەو کەسانەی کە دەستیان هەبووە لە ئەنجامدانی تاوانە ڕادەسی دادگا بکرێن لێرە تۆ سەیرەکەی جۆرێک لە ئزدیواجێت لە لای پەرلەمان و دامورزەکانی تری حکومڕانیوە هەیە ئەو کەسانەی کە تاوانیان ئەنجام نەداوە ئەگیرێن با بڵێن زوڵم و زۆریان بەرامبەر ئەکرێەوە ئەو کەسانەی کە یاسا بڕیاری داوە بگیرێن تا ئێستا ئازادانە ئەسوڕێنەوە ئەمە یەکێک لە گرفتە سەرەکیەکانی سیستمی حکومڕانیە لە هەرێمی کوردستان بڵێن بە کورتی وتەی یاسا سەروەر نییە لێرە بەڵێ کاک عەبدوڵڵا ڕایەکەیە دەڵێت کە هۆکاری سستی پارلەمان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هێشتا پارلەمان لە ژێر هەیمەنی حزبدایە تۆ پێت وایە و تا چەند هاوڕایت لەگەڵ ئەم ڕایەدا من بە تەواوی هاوڕام لەگەڵ ئەو ڕایەکی ڕاستە لەبیرمان نەچێت پەرلەمانی کوردستانیش بەشێکە لەو سیستمە سیاسیە حکومڕانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە و یەکێک لەو گرفتانەی کە وای کردووە تا ئێستا وەکو پێویست هەرێمی کوردستان خاوەنی دام و دەستگای نیشتیمانی نەبێ دەستێوەردانی حیزبە واتە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانە وێڕای ئەوەی قسە لەسەر ئەوەیە سیستمێکی دیموکراسیە سیستمێکی پەرلەمانیە بەڵام تا ئێستا سیستمەکە لە ڕووی بابەتیەوە لە سیستمێکی شمولیە چێ ینی شمولی بەو مانایی کە حیزب لە هەرێمی کوردستانە دەستی خسوەتە ناو کۆی کایەکانی ژیانەوە بەدام و دەستگاکانی حکومڕانیشەوە و لە بیرمان نەچێت پەرلەمانیش لەم بارودۆخە بەدەر نییە بەڵێ بە دڵنیاییەوە پەرلەمانی کوردستان تا ئێستا لەژێر هەیمەنەی حیزبایە ئەگەر نا پەرلەمان بەگەڕانەوە بۆ پەیڕەوی ناوخۆ بەگەڕانەوە بۆ عرفی کاری پەرلەمانی بەگەڕانەوە بۆ دەستوری عێراق بەگەڕانەوە بۆ شێوازی کاری پەرلەمانی و لە وڵاتانی دیموکراسیە ئەگەر دەسەڵاتە یاسایەکانی خۆی ممارەسە بکردایە ئەوە پەرلەمانی کوردستان ئەیتوانی ڕۆڵێکی کارا بگێڕێ لە چاکسازی لە سیستمی سیاسی هەرێمی کوردستانە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە لە چارەسەرکردنی کۆمەڵێک گرفتە کە ئەمڕۆ خەڵکی کوردستان قوربانی یەکەمی ئەو گرفتانەیە کاک عەبدوڵڵا گەربینە سەر باسی پرۆژەکەی سەرۆکی هەرێم بڵین پرۆژەی چاکسازی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و بڵین پەیوەستی بکەینەوە ڕەبتی بکەینەوە بە
پارلەمانی کوردستان بۆ نمونە یەکێک لەوانە دروستکردنی پەیمانگای دادوەریە ئەوەندەی من ئاگادار بم ئەم دروستکردنی ئەم پەیمانگایە لە ساڵی 2009 بە یاسای ژمارە 7 دەرچووە کەواتە ڕۆڵی پارلەمان لێرەدا لەکوێدایە؟ بەڵێ دیارە پێش هەموو شتێک جێگای دەستخۆشیە بۆ هەر کەس و لایەنێک چ ئۆپۆزیسیۆن چ دەسەڵات کە نیەتی چاکسازی هەبێ و لە هەمان کاتا هەوڵی ئەوە بدا کە ئەو بارودۆخە ناهەموارەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ لە مەجالە جاجاکانە هەوڵ بە چاکسازی بدا. ئەمە قابلی گرفت مناقەشە نییە، ینی جێگای دەستخۆشیە و هەر هەوڵێکی دڵسۆزانە کارێکی باشە چ لەلایەن ئۆپۆزیسیۆن چ لەلایەن دەسەڵاتەوە. و لە ڕاستیە لە ڕووی ئوسوڵیەوە پرۆسەی چاکسازی لە ئەسڵا ئەبێ لەلایەن دام و دەستگا یاسایەکانەوە ئەنجام بدرێ. ئەگەر چی لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێستا بەهۆی ئەو کەش و هەوا سیاسیەوە ئێستا پرۆسەی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەلایەن حیزبەکانە قەتیس کراوە کە ئەمە ڕەنگە وەکوتم ئەو بارودۆخە سیاسیە نالەبارە جیاوازە وای کردبێ ئەگەرنا ئەسڵ وایە دام و دەستگاکانی حکومڕانی یاخود دام و دەستگا یاسایەکان پرۆژەی چاکسازییان هەبێ و ڕوبەڕووی گەندەڵی بوونەوە. ئەوەی سەرۆکی هەرێم کردوێتی لە ڕاستیە ئێمە ئەبێ لە ڕوانگەی یاساییەوە لە ڕوانگەی ئوسوڵیەوە قسەی لەسەر بکەین. ئێمە لەبیرمان نەچێ یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەیە و هەروەها لە ڕابردووە کۆمەڵی یاسا دەرچووە بە شێوەی جاجا. ئەو پرۆژەی کە سەرۆکی هەرێم لەو چەند ڕۆژەی ڕابردووە خستێ ڕوو ڕاستە کۆمەڵێشتی چاکی تایە کۆمەڵێشتی چاکی تایە بەڵام کۆمەڵی تێبینی لەسەر نقطەی یەکەمیان کە من ئەمێ لێرە ئاماژەی پێ بدەم پەنجەی نەخستۆتە سەر گرفتە سەرەکیەکان. بە نمونە ئەگەرچی لە ڕابردووشا باسمان کردو ئەگەر قسە لەسەر گەندەڵی ئەگەر قسە لەسەر شەفافیت بێ لەم پرۆژەی بەڕێز سەرۆکی هەرێمە باسی گرێبەندنە و تێگان نەکراوە کە ئەبوو باسی بکە. بەدیوێکی ترە پرسیارێک ئەوەیە ئایا دەرچواندنی ئەم پرۆژەیە چەند لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمایە؟ بەڕای من بەگەڕانەوە بۆ یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێم کە لە بڕگەی نۆی مادەی دوو یاساکە باسی ئەوەکە تەنها سەرۆکی هەرێم بۆی هەیە داوای کۆبوونەوە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە بکات لە بارودۆخێکی تایبەتە یاخود لە بارودۆخێکی نائاساییە. واتە سەرۆکی هەرێم ئەگەر بێ پرۆژەی چاکسازی ئەنجام بدا باشتر وایە لە چوارچێوەی دەسەڵاتەکانی خۆیان بێ و لە ئەنجامی کۆبوونەوە بێ لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە واتە ڕێکاری یاسایی جێبەجێ بکە. ئەمە لەلایەک. لەلایەکی ترەوە قسە لەسەر بڕگە و مادەکانی پرۆژەکەیە. ئەو نمونەی کە جەناب و ئاماژە و پێدا قسە لەسەر بەڕێز سەرۆکی هەرێم لە پرۆژەکەی خۆیان باسی ئەوەی کردووە بڕیارماندا بە دروستکردنی پەیمانگای دادوەری. بەڵام هەم بۆ جەنابتان هەم بۆ بینەرانی بەڕێز هەم بۆ هەموو لایەک ینی ئێمە لە بیرمان نەچێت لە ساڵی 2007 لە ساڵی یاسای ژمارە 7 ساڵی 2008مانەیە یاسای پەیمانگای دادوەری ئەم یاسایە پەرلەمانی کوردستان دەری کردووە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. واتە ئەوەی کە ئەمڕۆ بەڕێز سەرۆکی هەرێم ئەڵێ ئێمە بڕیارماندا بە دروستکردنی پەیمانگایەک لە ئەسڵا پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەرکردووە کە ئێمە ئەزانین یاسا لە سەروی بڕیارەوەیە و ئەم یاسایە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەسڵ وابوو پەرلەمانی کوردستان لە چوارچێوەی دەسەڵاتی دووەمیانە کە دەسەڵاتی چاودێریکردنە لێپێچینەوەی لەگەڵ ئەنجومەنی وەزیران بکردایە لێپرسینەوەی بکردایە بۆ ئەوەی ئایا بۆچی لە دوای 2 ساڵ ئەم یاسایە دەرچووە تا ئێستا جێبەجێ نەکراوە. لە یاساکە بەڕوونی باسەوە کراوە پەیمانگایەک دا ئەمەزرێ و ئەم پەیمانگایە ئەرکی پێگەیاندن و شیاندنی دادوەرە. واتە ئەمەی کە بەڕێز سەرۆکی هەرێم ئاماژەی پێدا پێش 2 ساڵ پەرلەمان یاسای بۆ دەرکردووە کەچی لە بری ئەوەی پەرلەمانی کوردستان بانگهێشتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکە لێپێچینەوەی لەگەڵ بکە حتا ئەگەر پێویستکە متمانەشی لێوەرگرێتەوە کەچی پەرلەمان دەسەڵاتە یاسایەکەی خۆی ممارەسە ناکە لەم لاوە بەڕێز سەرۆکی هەرێم دەسەڵاتێک ممارەسە ئەکا کە یاسای بۆ دەرچووە لە چوارچێوەی دەسەڵاتەکانی خۆیان نییە. ئەمە نقطەیەک. لە بەشێکی تری پرۆژەکەی بەڕێز سەرۆکی هەرێمە باسی ئەوە ئەکا کە بڕیاریاندا بە پێداچوونەوە بە کۆمەڵێک گرێبەستی زەوی و کۆمەڵێک مەجای تر و باڵێن پێکێنانی ئەنجومەنی مافی بەکاربەر
ئەمانەش بەڕێزان یعنی ئەگەر قسە لەسەر بەدواداچوون بێ بۆ گرێبەندەکان چی گرێبەندی زەیوزار بێ چی گرێبەند بێ لەگەڵ کۆمپانیەکانی دروستکردنی خانوبەرە چی گرێبەندی نەوتی بێ یاخود هەر گرێبەندێکی تر بێ عەفومکەی ئەمانە بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2007 ئەگەر بە هەڵە نەچوو بێ یاسای دیوانی چاودێری دارایی هەموو ئەمانە معالەجە کراوە واتە ئەسڵ وایە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان کار بۆ ئەوە بکەین دیوانی چاودێری چالاک بکرێت یعنی ئەمەی کە بەڕێز سەرۆکی هەریان لە پرۆژەکەی خۆیان ئاماژەی پێداوە ئەمانە وەکو ئەوترێت دەرکەوتەیە ئەو قسەی لەسەر دەرکەوتەکان کردووە ئەسڵ ئەوەیە کە تۆ پەرلەمان هەوڵ بدا بناغی یاخود ئەساسی کێشەکان چارەسەر بکە کە بریتە لە جێبەجێکردنی یاساکان. بەڵێ کاگە بڵا بمبورە دوا پرسیارم گەر بە کورتی وەڵامم بیتەوە تا چەند هەڵوێستی سیاسی بزوتنەوەکەتان کاریگەری دەبێت لەسەر هەڵوێستی ئێوە وەکو پارلەمانتاران لە ناو پارلەماندا گەر بە کورتی وەڵامم بیتەوە. بەدڵنیاییەوە هەر پرۆژە و پێشنیارێک لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە نەکرێک هەر لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ هەر کەسێکی ترە ئەگەر بزانین ئەچێتە خانەی خزمەتکردن بە خەڵکی کوردستان و ئەگەر بزانین لە چوارچێوەی پەیام و بەرنامەی بزوتنەوەی گۆڕانە کە لە 25 حەوت ڕاگەێنراوە و ئێمە لەسەر ئەساسی ئەو پەیام و بەرنمەیە خەڵکی دەنگی پێداوین و بڕیارمان داوە کار بۆ جێبەجێکردنی بکەین ئەگەر بزانین پەیامەکان لە چوارچێوەی ئەو پەیام و بەرنمەیەی بڵین 25 حەوتایە بەدڵنیاییەوە بە گوێیانەکەین و گوێیان لێگین ئەگەر نا پێم وانە بزوتنەوەی گۆڕانیش پێشنیارێک بۆ ئێمە بکە کە لە دەرەوەی ئەو پەیامە بێت چونکە دوجار وەکو وترێ گرێبەندێکی کۆمەڵایەتی بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنی گۆڕان و دەنگدەرانی ئێمە ئەو پەیامەیە ئەبێ هەموو لە یەکمان ئیلتیزامی پێ. بەڵێ زۆر سپاس. بەڵێ عەبدوڵای مەلانووری پارلەمانتاری فراکسیۆنی گۆڕان سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆی نارتی لە شاری هەولێر. بینەرانی عزیز تاوتوێ ئەم ڕۆژمان کۆتایی هات تا تاوتوێیەکی تر شاد و بەختەوەر بن.